لەوەتەی هێرشەکانی ئێران و ئیسرائیل دەستی پێکردووە چەند جارێک لە ناوچەی جیاوازی هەرێمی کوردستان درۆن و موشک و تەنی جۆراوجۆر کەوتونەتە خوارەوە. جگە لە کاریگەریەکانی شەڕ بێموچەییش بازاڕەکانی هەرێمی کوردستانی سست کردووە. لە سبەی نێشەوە هێڵەکانی ئینتەرنێت بەهۆی دەستپێکردنی تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان ئەبڕێت. سڵاوتان لێبێت. لەوەتەی شەڕی ئیسرائیل و ئێران دەستی پێکردووە تا ئێستا چەند جارێک درۆن و موشک هەروەها تەنی جۆراوجۆر هاوشێوەی پارچەی پلێتی موشک لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان و عێراقیش کەوتونەتە خوارەوە. بەڵام ئەوەی باشە تا ئێستا زیانی گیانیان نەبووە. زنجیرەکە بەردەوامەوە ئەمڕۆ شەممە لە بناری چیای قەرەچووخ سەر بە قەزای مەخمور درۆنێکی ئێرانی کەوتە خوارەوە بەبێ هیچ زەرەر و زیانێک. غازی فەیسەڵ فەرماندەی هێزە خۆبەخشەکانی یەکێتی لە قەرەچووخ بە 964 وت پێشنیوەڕۆی ئەمڕۆ ئەم درۆنە لە بناری چیاکە کەوتە خوارەوە و تەقیەوە. بەو پێی هێزەکانمان لەو سنوورە گەیشتە شوێنی کەوتنە خوارەوەی درۆنەکە بە پێی نووسراوی سەر درۆنەکە بێت ئێرانیە. وتیشی ئێمە لایەنی فەرمینین ئاگاداری سوپای عێراقمان کردەوە و هاتن پارچەی درۆنەکەیان هەڵگرتەوە و بردیان. لەلایەکی دیکەش هەرەمڕۆلا گوندی شێخ مەنسووریانی سنووری ناحیەی خەلەکان تەنێک کەوتە خوارەوە. کامەران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحیەکە بە 964 وت تیمیان ناردووە بۆ ئەو شوێنەی تەنەکەی لێکەوتووە و لێکۆڵینەوەکەن بۆ ئەوەی بزانن ئەوەی کەوتۆتە خوارەوە درۆنەیان موشەکەوتیشیە و شوێنەی درۆنەکەی لێکەوتووە دوورە لە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان و هیچ زیانێکی گیانیشی نەبووە. دابش نەکردنی موچە و شەڕی نێوان ئیسرائیل و ئێران تەنجی بە ژیانی خەڵکی هەرێمی کوردستان هەڵچنیوە و خۆی وەزعەکە بەهۆی بێموچەییەوە باش نەبوو، ئێستاش خراپتر بووە. پەیامنەری 964 ئەمڕۆ دیارترین گوزەرەکانی بازاڕی سلەیمانی بەسەر کردەوە و دەرکەوت چۆڵە، کەس دینارێک خەرج ناکات. دوکاندارەکانیش خەریکی دۆمینە و پاق لە خواردنن. گوزەری مەحکەمەی کۆن دیارترین گوزەرەکانی بازاڕی سلەیمانیە، بەڵام دوکاندارەکانی خەریکی دۆمینەن. دوکاندارێک بە 964 وت لە ڕەمەزانی ڕابردووەوە بازاڕەکە بە تەواوی پەچی کەوتووە و مردووە. وتیشی تەنانەت لە سەردەمی کەرەنتینەی کۆرۆنا لە ئێستا باشتر بوو. دوکاندارەکە ئاماژەی بەوەش کرد چەندین دوکاندایان خستووە یان ڕادستی خاوەنەکانیان کردوتەوە، چونکە کرێی زۆرە و بۆیان دەرناهێنێت. زیاتری 50 ڕۆژە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە. موچە خۆرانی هەرێمی کوردستانیش لە بار و ژیانێکی خراپدان. وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێمی کوردستان ڕایگەیاند سبەی یەکشەممە بە بۆنەی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی هێڵی ئینتەرنێت لە سەرجەم هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی دیاریکراو ئەبڕێت، بەڵام هەندێک شوێنی پێویست هێڵەکانیان نابڕێت. دیلان ڕەشاد وتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندن ئەمڕۆ شەممە بە 964 ڕاگەیاند سبەی لە کاتژمێر 6:30 خولەک تاکو و 7:45 خولەکی بەیانی هێڵی ئینتەرنێت لە سەرجەم هەرێمی کوردستان ڕائەگیرێت. ئەمەش بەهۆی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی قوتابیان. وتیشی هەندێک شوێن و دامەزراوەی گرنگ هەن کە ئینتەرنێتیان دەبێت و هێڵەکانیان ناپچڕێت. لەوانەش سنتەری زانیاری هەژماری من لە گەڕەکی 32 پارک، سەرجەم ئامێرەکانی ڕاکێشانی پارە کە بە ئایتیەم ناسراون، هەروەها سەرجەم بانکەکان و فڕۆکەخانەکان. دواتریش داتا سنتەری پرۆژەی ڕووناچی و پێوەری زیرەک. بڕینی ئینتەرنێت هەموو ڕۆژانی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی 12 لە هەموو ڕۆژانی یەکشەممە و چوارشەممە بەردەوام دەبێت تا دوار ڕۆژی تاقیکردنەوەکان کە 6/7/2025. هەفتەی ڕابردوو بەهۆی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان دواخران کە تا ئێستا دوو تاقیکردنەوە کران و سبەی یەکشەممە تاقیکردنەوەی وانەی بیرکاریە لە هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ بەخێر یەکەم ڕۆژی وەرزی هاوینە و ئیتر گەرما تااقەت پڕوچێنەکە دەست پێ ئەکات. بە تایبەتیش لە هەولێرکەوە هەستەکەی گەرماکەی کێشەی لەگەڵتدا هەیە، ئیتر دەیکوڵێنێ و زۆر کەسیش پێویستیان بە بەفرە بۆ دوکان و چایخانە و قەسابی. وا چاوەڕێی شەکرێک کارگەکانی بەفر لە هەولێر بازاڕیان باش بێ و دەرگای خێریان لێ بکرێتەوە، بەڵام ئەوانی شەڵێن نابابەوانیە و بازاڕیان وەک جاران گەرم نییە. کارەبا 24 کاتژمێری بازاڕی ئەوانیشی لاواز کردووە. عوسمان ڕەمەزان خاوەنی کارگەی بەفرە و بە 964 وت بەفرەکە زیاتر لە ناو شار ساغ ئەبێتەوە، خەڵکانێکیشەن بەشێکی کەم بۆ دەرەوەی شار ئەبن، بەڵام ناچێتە شارەکانی دیکەی عێراق. حاجی شێرزاد نۆغەرانی
ئەویش خاوەنی کارگەیەکی بەفرە ئەڵێت ئێمە ئەمڕۆ دەستمان بەکار کردوتەوە بەڵام لەگەڵ باشبوونی کارەبای نیشتیمانی فرۆشی بەفر کەم بۆتەوە و زیاتر قەسابەکان دێن بۆ کڕینی بەفریان ئەوانەی سەلاجەکانیان بچووکە لە چایخانە و کافتریاکان. ئەو خاوەن کارگەیە دڵنیایی ئەدا کە بەفرەکەیان بە ئاوێکی پاک و تەندروست بەرهەم دەهێن و جێی دڵنیاییە و قالبیشی تەنیا بە 1000 دینارە. بەڕێزان سەرڕای ئەوەی کە هێرشەکان یاخود شەڕی نێوان ئیسرائیل و ئێران بەردەوامی هەیە و سەرڕای ئەوەش کە ماوەیەکی زۆرە پرۆسەی ئاشتی لە وڵاتی تورکیا بەڕێوە ئەچێت و پارتی کرێکارانی کوردستان لە کۆنگرەی 12دا بڕیاری چەکدانانیدا کەچی سوپای تورکیا بەردەوامە لە هێرشکردن بە تایبەتیش بۆ سەر هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە سنووری پارێزگای دهۆک. بەپێی بەدواداچوونەکانی 1964 تەنیا لە یەک ڕۆژدا سوپای تورکیا 100,000 هێرشی بۆ سەر ژمارەیەک گوندی سنووری قەزای ئامێدی لە سنووری پارێزگای دهۆک ئەنجام داوە. ئەمەش کاریگەری خراپی لەسەر ژیانی گوندشینان بە تایبەتی جوتیاران دروست کردووە کە ناتوانن وەکو پێویست کاری کوشت و کاڵی و ئاژەڵداری خۆیان بکەن. کامەران عوسمان بەرپرسی دیسکی مافی مرۆڤ لە ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایگەیاند. بێگومان ڕێکخراوی CPT ئەمریکی ڕێکخراوێکە تایبەتە بە چاودێریکردنی بارودۆخی سنوورەکانی هەرێمی کوردستان لە زۆربەی سنوورەکان چاودێریان هەیە. بە 1964 وت ئەو کامەران عوسمان ئەڵێ لە ڕۆژی هەینی سوپای تورکیا بۆ ڕێگریکردن لە گەڕانەوەی جوتیاران بۆ ئەوی بستنە گوندەکانی خۆیان 100,000 هێرشی لەو ڕۆژەدا بەردەوام کردووە. ئەو گوندانەی کە کەوتونەتە بەر ئەو هێرشانە بەری گارا و دەڤەری نهێلینە کە ئەویش چەند گوندێک لە خۆ ئەگرێت کە کەوتۆتە سنووری قەزای ئامێدی. باس لەوەش ئەکا کە هەندێک لە هێرشەکانی بەهۆی فڕۆکەی بێفرۆکەوان کە بە ئاکەنجی ناسراوە بۆ سەر چەند گوندێکی ئامێدی ئەنجام داوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکان خواتان لەگەڵ.